زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا هەفتە و چار. باسی جۆرەکانی ناو. لێرە لەو کتێبەی ناوی دەکەنە 2 یان 3 جۆر: ناوی تایبەتی، ناوی گشتی و ناوی کۆمەڵ. لەوانەی پەروەردەی نیشتیمانی مامۆستا گوتی. بزانین مامۆستا چی گوتیە. هەرێمی فیدراڵی کوردستانی عێراق ئانکو باشوورە کوردستانێ لە دوای ڕاپەڕینی بەهاری 1991 زاین گۆڕانێکی زۆری بەخۆوە دیت. ئەف هەرێمە لە 5 پارێزگا پێک دێ: هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک و هەڵەبجە. چەند قەزایەکی دیکەش هەن کە بەشێکن لەو هەرێمە، وەکو خانەقین و شەنگار و بەدرە. لە ماوەی ئەو چەند ساڵەی ڕێڤەبەریە کوردی گەلێک پرۆژەی ئاوەدانکردنەوە هاتنە جێبەجێکردن. سەدان باژێڕ و گوند و دێ نۆژەن کرانەوە و سەر لە نوێ هاتن ئاڤاکردن. سەدان کیلۆمەتر ڕێوبان دروست کران. ژمارەیەکی زۆری کارگە و کارخانە کەوتنەوە گەڕ. بایەخدرا بە کاروباری چاندن و کشتوکاڵ، بە ڤەژیاندنە سامانی ئاژەڵ و بەخێوکردنی مەڕ و بزن و پەز و گاو چێڵ و مریشک. پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم ژی هاتن دامەزراندن. گەلی کورد لەم بەشەی کوردستاندا دەسەڵاتی گرتە دەست. چەندین زانکۆی تازە لە هەولێر و سلێمانی و دهۆک و دەیان قوتابخانە و خاندنگا کرانەوە. نازدارە کچە من و سەربەستێ برایەوێ لەم زانکۆیانە دەخوێنن. کۆمەڵی کوردەواری لە گەلێک لایەنەوە پێشکەفت. لەبەر هەندێ پێویستە بە دڵ و گیان ئەزموونی دیموکراتی گەلی خۆمان بپارێزین و هەموو ببین بە سەرباز بۆ پاراستنە ڤان دەستکەفتان. ئەوە لێرە نووسینەکەی مامۆستا دەربارەی پەروەردەی نیشتیمانی. ئەوجا لێرە چ نووسرایە؟ خستنە ڕوو. ئەگەر بە وردی پەیڤەکانی مامۆستای پەروەردەی نیشتیمانی بخوێنینەوە دەبینین چەند ڕستەیەکی تێدایە، وەکو ئێستا لێرە 5-6 ڕستەیان یان 5 ڕستەیان هەڵبژاردیە. بزانین ئەو ڕستانە چ ناوە جۆرە ناوەک لە ناو ئەو ڕستانە هەیە. ڕستەی یەکەم: ئەف هەرێمە لە 5 پارێزگا پێک دێت: هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک و هەڵەبجە. ئەوە ڕستەی یەکەم. ڕستەی دووەم: سەدان باژێڕ و گوند نۆژەن کرانەوە و سەر لە نوو هاتنە ئاڤاکردن. ڕستەی سێیەم: بایەخدرا بە کاروباری چاندن و کشتوکاڵ، بە ڤەژیاندنە سامانی ئاژەڵ و بەخێوکردنی مەڕ و بزن و پەز و گاو چێڵ و مریشک. ڕستەی چوارەم: نازدارە کچە من و سەربەستێ برایەوێ لەم دوو زانکۆیە دەخوێنن. ڕستەی پێنجەم: گەلی کورد لەم بەشەی کوردستاندا دەسەڵاتی گرتە دەست. ئەو 5 ڕستەیە. ئێستا دیسان ئەگەر بە وردی بەرێ خۆ بدەینە ڕستەکان چ دەبینین؟ لە ڕستەی یەکەم، واتە لە ڕستەی ئەف هەرێمە لە 5 پارێزگا پێک دێت: هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک و هەڵەبجە، لە ڕستەی یەکەم ناوی چەند شارێک هاتووە، کەواتە ناوی شار هاتووە کە دەکەونە هەرێمی کوردستان. شارەکان چنە؟ هەولێر، سلێمانی، کەرکووک، دهۆک، هەڵەبجە، کە هەر یەک ژیوان ناوە بۆ شارێکی دیاری کراو. ناوەکە دەبێتە ناوی تایبەتی، چونکە تەنیا یەک شار بۆ وێنە ناوی کەرکووکە.
کە یەکە گۆتی کەرکووک زۆربەی زۆری خەڵک دەزانن بەستیان کام شارە تێکەڵ ناکەن لەگەڵ شارەکی دیکە کەواتە ئەو جۆرە ناوانە پێیان دەڵێن ناوی تایبەتی. لە ڕستەی دووەم وشەی باژێر و گوند و دێ هەریەکەیان ڕاستە ناوە بەسەر هەموو گوند و دێ و باژێرێکدا دابڕاواتە ئەگەر گوتمان باژێر یان شار یان گوند ڕەنگە بە هەزاران شار و باژێر و گوند هەبی نازانین مەبەستمان کامەیە بەڵام دەزانن مەبەستمان شارەکە لە شارەکان. ئەو جۆرە ناوانە یەک ڕەگەزیان هەیە واتە تەنیا ئەو ناوە لۆ شار بەکاردەیان لۆ گوند بەکاردێ ناوی گوند دەبی جێ شوێنەکە گوند بیان شاربی ئەو جۆرە ناوانە پێیان دەگوترێ ناوی گشتی. ناوی گشتی. ئێستا لە ڕستەی سێەم بێژەکانی یان وشەکانی مەڕ و بزن و پەز و گا و چێڵ و مریشک یان جانەوەر و گیاندار کە جانەوەر و گیاندارن ئەوانەش دیسان ناوی گشتینە چونکە بۆ ڕەگەزی ئەو گیاندارانە و بۆ تاکە تاکەیان بەکاردێ. لە ڕستەی چارەم وشەکانی نازدار و سەربەست ئەوانە دوو ناون کە بۆ دوو کەسی دیاری دەستنیشان کرا و بەکار هاتوون پێیان دەگوترێ ناوی تایبەتی. لێرە ڕاستە نازداریان سەربەست ڕەنگە 200 کەس هەبی ناوی نازدار بیان سەربەستبی بەڵام کە باسی دەکەین نازدار ئەو دوو کەسەی کە باسی ناوەکەی دەکەن هەردووچیان کەسەکەی دەناسن دەزانن مەبەستیان کام نازدارە بێگومان هەر کەسەی بێجگە لە یەک ناوی خۆی ناوی دیشی هەیە نازناوی هەیە ناوی سێ ناوی بەیەکەوە هەیە چار ناوی هەیە کەواتە کەسەکان دیار دەبن زیاتر دیار دەبن هەرچەندە ناوەکان زۆرتر بن و ناوەکان تایبەتن بە کەسەکی دیاری کراو کە ئەو کەسەی قسان دەکا و ئەو کەسەی جێی لێیە نازداری دەناسن سەربەستی دەناسن دەزانن مەبەستیان کام نازدارە. لە ڕستەی پێنجەم وشەی گەل لە ڕواڵەتدا تاکە بەڵام لە ناوەڕۆکدا واتایەکە کۆیە گەل بۆ وێنە گەلی کورد ئەوە گەلە زۆر تاکە کەسی دەگریتەوە بە ملیۆنان کەسی دەگریتەوە. گەلی ئەڵمانی زۆر کەسی دەگریتەوە بەڵام وشەکە بەخۆی وەکو تاک وایە بێژەکە تێکرا ئەو هەموو کەسانە دەگرێتەوە کە پێکڤە پێیان دەگوترێت گەل ئەو جۆرە ناوەش پێی دەگوترێت ناوی کۆمەڵ کاتە ئەگەر ناوەک هەبوو لە ڕواڵەتدا تاک بوو بەڵام لۆ کۆمەڵە کەسێک بە کەلک هات ئەو ناوانە ناویان ناوی کۆمەڵ. ئێستا دەستورەکە چییە؟ ناو لە ڕووی ناوەڕۆکەوە دەکرێت بە سێ جۆر. ناوی تایبەتی ئەو ناوەیە کە بە تایبەتی بەکاردێ بۆ ناونانی یان کەسەک یان شتێک یان شوێنێکی دیاری کرا و تایبەت وەک ئەڤین ناوی کەسەکە شێرکۆ نازدار هەندرێن مەتین دهۆک کەرکووک و ناوی شار و ڕووبارەکانی دیکە. ناوی تایبەتی بۆی هەیە ناوی کەسبی دارا و لاوە و لەوەند و خوناو یان ناوی ڕووباربی یان ناوی چیابی ناوی شاربی ناوی گوندبی وەکو لێرە ناوی ڕووباربی سیروان ناوی ڕووبارە سەفین ناوی چیایە کەرکووک ناوی شارە سۆر بەشیش ئەویش هەر ناوی گوندە. ناوی وڵات و میلەت وەکو کوردستان ئازەری کورد ئەوانە دیارە ناوی وڵات و ناوی میلەتیشبی دیارە ئەوەش ناوی تایبەتیە. تۆزێک ئاسان نییە بزانین ئازەری یان زمانی کوردی دیارە ناوەکی تایبەتە. زمانی کوردی دەزانین کە زمانی کوردی زمانەکی تایبەتە مەبەستمان زمانی ئینگلیزی نییە مەبەستمان زمانی ئەڵمانی نییە مەبەستمان زمانی کوردیە.
ئێستا ناوی تایبەت زانیمان دەتوانین ناوی کەسبی، دەتوانین ناوی ڕووبار و شار و گوند و چیابی، دەتوانین ناوی وڵات و میلەتبی، دەتوانین ناوی دیارە زمانیشبی، چونکە لێرە ئازەری زمانی ئازەریە، نازانم بەستیان لێرە ئازەری وەکو وڵاتەیان وەکو زمانە. ئێستا ناوی گشتی کووە ئەو ناوەیە کە بۆ هەموو گیاندار و بێگیانەکان بەکاردێ کە خوددانی یەک ڕەگەزن. ناوەکە بەسەر تێکرا و بەسەر تاکەی ئەو ڕەگەزانە دابراوە. ئەو جۆرە ناوانە بۆی هەیەت ناوبی بۆ کەس بەکاربێ وەکو مامۆستا، کچ، کوڕ، دایک، باوک. ئەوە ڕاستە مامۆستا ناوی کۆمەڵە کەسەکە، بەڵام هێشتا ناوەکە گشتیە. بەسەر تاکە کەس بەکاردێ، بەڵام تاکەکەش لە هەمان جۆرە. بۆ ئاژەڵ و باڵندە و ڕووەک و میوە وەکو شێر و گورگ و ماین و هەرچ و پەز و کە و کۆتر، مراوی گەنم و جۆ و سێ و هەنجیر. بۆ پشتی بێگیان وەکو بەرد و دار و چیا و ڕووبار و خانۆ. کەواتە ناوی گشتی. ناوی کۆمەڵ ڕەنگە زۆر ئاسان نەبی خوێندکاری ژیر. ناوی کۆمەڵ چییە؟ ناوی کۆمەڵ بەڕواڵەت تاکە، بەڵام لە ناوەڕۆک واتای کۆ دەبەخشێ. ئەو جۆرە ناوانە دوو جۆرن. یەکەمیان بۆ کۆمەڵە کەسێک بەکاردێ وەکو بۆ وێنە لەشکر، گەل، میلەت، هۆز، دەستا، چین و تیرە. بۆ ژمارەیەکی گیاندار و ڕووەک بەکاردێ وەکو گاڕان، مێگەل، ڕەوە، گەلە، ڕان، گاگەل، ڕەڤد، ڕەز، چەپک، دەسک، قامک. ئەوە من هەست دەکەم ناوی کۆمەڵ زۆر ئاسان نییە جوودای بکەمەوە لە ناوی گشتی. بابزانین کو دەبی. ڕاهێنانی ژمارە 1. جۆری ئەو ناوانە دیار بکە. پیاو ناوەکی گشتیە. زۆزک ناوی یەکەکە لە چیایەکانی کوردستان، کەواتە ناوەکی تایبەتە. قوتابی ناوەکی، ئەو لێرە قوتابی وەکو مامۆستا دەبی ئەویش ناوەکی گشتی بی، ناتوانین بڵێن ناوی کۆمەڵە، ناوەکی گشتیە. وابزانم گشتیە. جەژنیش ناوەکی گشتیە. نێرگزیش ڕاستە ناوی جۆرەکە لە گوڵ، بەڵام هەر تایبەت نییە. باوەڕ ناکەم تایبەت بی. ئەحمەدی خانێ ناوەکی تایبەتە. شاعری مەزنی یان شاعیر و نووسەر کورد ئەحمەدی خانی. مێگەل ناوی کۆمەڵە. میلەت ناوی کۆمەڵە. و زەردەشت ناوەکی تاکە. زەردەشت ناوەکی تایبەتە. ڕاهێنانی دووەم لەم پارچە هۆنراوەیە ناوەکان دەست نیشان بکە و جۆرەکانیشیان دیار بخە. ڕستەی یەکەم. بۆ ڕۆژی نەورۆز 3 چەپک لە نێرگز و گوڵی ناسک ئەکەم بە دیاریەکی جوان بۆ گەلی کوردی قارەمان. گوڵاڵە سوورەی پارچەی دڵ، هی دڵێک کە کەوتە ژێرگل. دڵی ئەو لاوەی بۆ میلەت، جەڕانیان لە گەردنیا پەت. چرای گیانیان کوژانەوە، شەماڵ جەستەی شەکانەوە. ئەم چەپکە گوڵەی من پێشکەش، بەوەی گڕ ئەگرێتە باوەش. بەو لاوانەی کە بۆ وەتەن لە خەباتە پشوونادەن. بۆ ژینی کورد بوون بە پێشەنگ، بوون بە مەشخەڵی شەوە زەنگ. ئێستا پێویستە ئەمن ناوەکان دیاری بکەم. ڕۆژ
لێرە ناوەچی گشتیە، بەڵام نەورۆز دەبی ناوەچی تایبەتی بی لۆ ڕۆژەکی تایبەت. چەپک لێرە ناوەچی ناوی کۆمەڵە گوڵک. نێرگز ناوەچی گشتیە، گوڵ ناوەچی گشتیە، ناسک ناو نییە، هاوڵ ناوە. ئەکەم بە دیاری ناوە، ناوەچی گشتیە، دیاری. گەل ناوی کۆمەڵە، کورد دەبی ناوەچی تایبەت بی بە گەلەکی تایبەت، ئەوەی ڕاستی بی نازانم. قارەمان ناو نییە، لێرە قارەمان زیاتر سیفەتی گەلی کوردە، کەواتە لێرە هاوڵ ناوە. گوڵاڵە سوورە، دیسان ئەویش گوڵاڵە ناوەچی گشتیە، بەڵام گوڵاڵە سوورە هەردووچی ناوی یەکەکە لە گوڵەکان، گوڵەکە لە گوڵەکان، گوڵاڵە سوورە بەیەکەوە، کاتە گوڵاڵە سوورە. پارچە ناوی گشتیە، پارچە. دڵ ناوەچی گشتیە، ئەوجە نازانم لێرە دڵ ناوی گشتی بیان ناوی تایبەت بە ئەندامەک بی لە ئەندامەکان، بەڵام زیاتر گشتیە چونکە هەموو دڵەکان دڵ. گڵ دیسان ناوەچی دەبی گشتی بی، دیسان دڵ ناوە گشتی. لاو ناوی گشتی، میلەت ناوی کۆمەڵ. گەردن ناوەچی گشتی بی، وە پەت ناوەچی گشتی بی. چرا ناوەچی گشتی بی، گیان گشتی، شەماڵ گشتی، جەستە گشتی. چەپک ناوەچی ناوی کۆمەڵ بی، گوڵ ناوی گشتی بی، گڕ ناوی گشتی بی، باوەشیش ناوی گشتی بی. لاو ناوەچی گشتی، وەتەن گشتی، خەبات گشتی، ژین گشتی، کورد تایبەت، مەشخەڵ گشتی، شەو گشتی، یان شەوە زەنگ هەمووی بەیەکەوە ناوەچی گشتی بی. شەوە زەنگ هەرچەندە زەنگ لێرە بە واتای سیفەتی شەوەکەیە، شەوەکی تاریک. ئەوجە ئەمن باش نازانم ئایا هەتا چەند سەرکەوتوو بوویمە لە دانانی ناوەکانی گشتی و تایبەت و ئەو شتانە. ئێستا بچمە لای لاپەڕە 79 ڕاهێنانی ژمارە 2 ئەو بۆشایەنە بە ناوەیەکی گشتی پڕ بکەوە. باخەکەمان جوانی تێدایە، ئەمە نووسیتم گۆڵ یان نەمام یان داری جوانی تێدایە یان جیای جوانی تێدایە یان ئەو شتانە. چەم بێ ئەوە چەم بێ چەقەڵ نابێ، ئەوە پەندەکی گشتیە، چەم بێ چەقەڵ نابێ. ڕستەی سێیەم پێویستە هەموو ساڵێک لەوانەکانی دەرچێت. نازانم چ بنووسم، ئەم نووسیتم خوێندکار یان فێرکار، هەرچەندە ڕەنگە زۆریش ئاسان نەبێ بنووسی پێویست خوێندکار و فێرخواز، چونکە ئەو شتەی پێویستە زۆر ڕستەکی لەو باشانە نییە، پێویستە هەموو ساڵێک لەوانەکانی دەرچێت.
پێویست نییە ئەوەی ڕاستی بی هیچ دەربچی باشە بەڵام پێویستە هەموو ساڵێک لەوانەکانی دەرچێت تا ڕادەیەکی ڕستەکی زۆر لەو باشانە نییە. ئایا لەگەڵ چێتی لەگەڵ خوێندکاریتی لەگەڵ قوتابیتی لەگەڵ چێتی ئەمە نووسم خوێندکاریان فێرخواز هەرچەندە ڕستەکەشم زۆر بەدڵ نییە. پرسیاری 4 نەخۆشی بڵاو دەکاتەوە. نازانم ئایا چییە نەخۆشی بڵاو دەکاتەوە. هەندێک جۆر لە مێشولە نەخۆشی بڵاو دەکەنەوە، هەندێک نەخۆشی بڵاو دەکاتەوە، مێشولە نەخۆشی بڵاو دەکاتەوە، دەست نەشوشتن نەخۆشی بڵاو دەکاتەوە، هەندێک جۆری بەکتێریا نەخۆشی بڵاو دەکاتەوە، ڤایرۆس نەخۆشی بڵاو دەکات. ئەو جە نازانمە بەستیان لێرە ئەوەی ڕاستی بی چییە، بەڵام ئەمە نووسیتم مێشولە. ڕاهێنانی 4 وشە هێڵ بەژێر داهاتوەکان لەو ڕستە شلۆڤە بکە. ڕستە یەکەم ڕەزڤانی ڕەزێ خۆ ئاودا، ڕەزەوانەکە ڕەزی خۆی ئاودا. لێرە وشەی ڕەزێ چییە؟ لێرە وشەی ڕەزوان بکەرە کەواتە ڕەزەکە بەرکارە تەواوکەری کاری ئاودایە. بەڕای من ڕستەی دووەم لەشکر سنوورەکانی وڵات دەپارێزێ. لەشکر ناوە وە بکەرە، ناوی کۆمەڵە ناوە وە بکەرە چونکە وڵات دەپارێزێ کارێک دەکا. سێڤێن بەرواری بناو و دەنگن. سێوی بەرواری سێوی بەناو و دەنگن. لێرە سێڤێن ناوە و ناوی تاک نییە بەڵکم ناوی هەموو سێوەکان سێڤێن سێوی نیهادا. گوڵێکم بۆ مامۆستا برد. لێرە گوڵێک ناوە تاکە ناسراوە تەواوکەری کاری برد. چم برد بۆ مامۆستا؟ گوڵێکم بۆ مامۆستا برد. تەواوکەری کارە بەرکارە. سلێمانی شاری هەڵمەت و قوربان نییە. ئەوەی ڕاستی بی نازانم کو شلۆڤەی بکەم. ئایا سلێمانی ناوە، شاریش هەر ناوە، سلێمانی ناوی تایبەتە، شار ناوی ناوەکی گشتیە، بەڵام ئایا کو پێش هەموو شتێک نە سلێمانی نە شاری نابنە بکەر چونکە هەڵمەت و قوربانیە لێرە یا لێرە کردارەکی ناتەواوە کەواتە زیاتر دەبنە نیهاد. بەڵام ئایا کامەیان دەرخەری ناوە؟ ئایا شاری دەرخەری ناوە یان سلێمانی؟ شاری سلێمانی. تۆزێک لێرە ئەمن نازانم کامە کو چاچیان کەم یان کو شلۆڤەیان بکەم بەداخەوە، بەڵام دەزانم یەکەچیان تەواوکەری ئەوی دیکەیە دەرخەری ناوە. زیاتر ڕەنگە شاری سلێمانی، ڕەنگە سلێمانی لێرە دەرخەری ناوی شاری بی، شاری سلێمانی و نیهادیش بی چونکە لێرە کارەکی ناتەواوم هەیە، کارەکی تەواوم نییە. قوربانیە، هەڵمەت و قوربانیە. لێرە بەو جۆرەی ئەمن شلۆڤەکانی خۆم چا کردیە. ئەو جە نازانم ئێرەش چاکەم یان بیهێڵمەوە لۆ وانەکی تایبەت، وانەیەکی نوێ، ڕەنگە ئەوها باشتر بی. جارێ بە لێرە ڕابوەستم و لەوانەی داهاتوو باسی لاپەڕە هەشتای بکەم هەتا ئەو کات هەر بژی.